سڵاوتان لێبێت من جوتیارم بینەرانی میسەرانی کوردستان 24 باسی ڕۆژی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. نزیکەی 20 ڕۆژێک دەبێت کە هاوڵاتیان و بەتایبەت شۆفێران گلەییان لە کەمی بنزین و هەروەها نرخی بنزین و هەروەها کوالێتی بنزین هەیە. دایانەوێ وەڵامەکانی خۆیان وەربگرنەوە لەلایەنە پەیوەندیدارەکان بزانین کە بەم هاوینە بنزین بۆچی کەم بووە یاخود بۆچی کوالێتیەکەی زۆر باش نییە و وەڵامی ئەمە وەربگرنەوە. لەلایەکی دیکەشەوە بابەتێکی دیکە هەیە کە هاوینان زیاتر دێتە پێشەوە، هەروەها کێشەی خانمانە یاخود ئەوانەی کابانی ماڵن ئەوانیش دەپرسن لە هەندێک گەڕەکی هەولێر بۆچی کێشەی کەم ئاوی هەیە، ئەمانیش پرسیار دەکەن و هەروەها دایانەی وەڵامەکانی خۆیان وەربگرنەوە. بۆ مەبەستا من بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێرم لەگەڵا. زۆر بەخێر بێت کاک نەبەس. ئەوجا دەوێمەوێ وەڵامەکان لە جەنابەت وەربگرمەوە، هەربا لە کۆمنت و قسەی هاوڵاتیان دەست پێ بکەین. ئێمە بەر لەوەی بینێنەوە پرۆگرام پۆستەرێکمان لە سۆشیال میدیای کوردستان 24 دانا باسمان لە کێشەی بنزین کرد بزانم خەڵک چ کۆمنت و سەرنجێکی هەیە. زۆر سەرنج و هەروها پرسیاریان هەبوو بۆ جەنابەت، بەڵام ئەوەی کە من زۆر تێبینیم کرد دوو خاڵ بوو. هەندێکیان دەیانگوت کێشەکە دەستکردە و هەندێکیشیان دەیانگوت کە بازرگانەکان دروستیان کردووە. جا من دەمەوێت وەڵامە ڕاستەکە لە جەنابتان بزانم، کێشەی بنزین بۆچی دروست بوو؟ بەڵێ خۆت ئاماژەت پێکرد کە ماوەی چەند ڕۆژێک کە 20 ڕۆژ دەبیتن کەمی بنزین هەیە لە بازاڕەکان. خۆیەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خواستی بە شوفێران و هاوڵاتیان یەکجار زۆر وە لەسەر کڕینی بنزین ئێستا. بە تایبەت ئێمە گەرسەیری هەولێر بکەین، ڕۆژانە جگە لەو سەدان هەزار ئۆتۆمبیلەی کە لە هەولێر هەیە، دەیان هەزاری تریش لە شارەکانی تر، شارەکانی ناوەڕاست و خوار و عێراقیش ڕوو لە هەولێر دەکەن بە مەبەستی گەشتیاری بی، بە مەبەستی بازرگانی بی، سەردانیکردنی پزیشک بی، هەر جۆرە سەردانیکردنی بیتن. هەر خۆی شوایە لە هاوینان لەو کاتانەدا خواز لەسەر بنزین و کڕینی بنزین زیاد دەکە. ئەوە یەک لە هۆیەکانە. هۆیەکی تر کە بە هۆیەکی سەرەکیدا دەنین، حکوومەتی ناوەند پێشتر ماوە بڕێکی کەمی دەنار، هەرچەندە ئەو بڕەکەم بوو بەشی نەدەکرد، بەڵام ڕۆژانە 5 تەنکەر تا 6 تەنکەری دەنار. ئێستا ماوەی 20 ڕۆژێک دەبی ئەو بڕی نانێریتن لە بۆ شارەکانی هەرێمی کوردستان. ئەوە وای کردووەکەوە ئەو کەمێ لە بازاڕەکان هەبی. بەرهەمی ناوخۆش بەڕاستیە من باسی هەولێرت لۆ بکەم. ئێمە ڕۆژانە لە هەولێر ئەگەر بەباشیدا بەش بکرێتن پێویستمان بە 2.5 میلیۆن تا 3 لیتر بنزین هەیە، طبعاً بە ئیدارەی سەربەخۆی سۆرانیشەوە سنووری پێشووی پارێزگای هەولێر 2.5 میلیۆن تا 3 میلیۆن لیتر. بەڵام ئێستا ئێمە ئەوەی لە بەردەستماندا کە ڕۆژانەدا بەش دەکرێت بە نرخەکی مەدعوم لەلایەن حکوومەتەوە 575,000 لیترە، واتە 16 تەنکەرە دابەش دەکرێت بەسەر 16 بنزینخانە. ئەمە پێشووتر ڕۆژانە لە 30 بنزینخانە دابەش دەکرا. ئەو بنزینانەی کە چ بەرهەمی ناوخۆ بوو چ ئەوەی لە لایەن حکوومەتی ناوەندەوە ڕەوانە دەکرا، 30 بنزینخانە زیاتر لێ دابەش دەکرا. بەڵام ئێستا ڕۆژانە 16 بنزینخانەیە. بۆ نمونە ئەوڕۆ ئەو 16 تەنکەرە یاخود ئەو 16 بنزینخانە لێدا بەش دەکرێت، بەیانی 16 بنزینخانەی ترە بنزین دابەش دەکاتن. بڕەکە بە بەراورد لەگەڵ پێویستیەکانی خۆمان بڕەکە کەمە، بەڕاستی جیاوازیەکی زۆری جیاوازیەکی زۆر. ئەو کەمە هۆکارەکەیە، ئەو ئەگەرەکەیە کە کێشەی کەمی بنزین دروزووە. ئێوە وەکو ئیدارەی خۆجەیی پارێزگای هەولێر و دەوروبەری و ئیدارەی سۆرانیشەوە چۆن ڕوبەڕووی کێشەکە بوونەتەوە بۆ تاوەکو ئێستام کێشەیە بەردەوامە؟ ئەمە بنزین بابەتێکی گرینگە، هەموو هاوڵاتیەک یاخود هەموو شۆفێرێک پێویستی پێیە. بابەتەکە هەر بڕەکەی نییە کە چەندە، کوالیتیەکەشی زۆر گرینگە. لەبەرەوەی ئەتوو ئەگەر بنزین با هەر هەبێ لە بنزینخانەکان، بەڵام ئەگەر بە کوالیتێکی خراپ بوو زەرەرەکەی زیاتر بوو بۆ هاوڵاتی، ئەوەش کێشەیەەکە. وێ ئێمە زۆر تەکیل لەسەر کوالیتیەکەشی دەکەینەوە لە ڕێگای لیژنەکان. ئەو لیژنانەی لە سامانە سوشتەکان هەیە ڕۆژانە بە بەردەوامی بە شێوەیەکی لە ناکاو سەردانی بنزینخانەکان دەکەن، نمونە وەردەگرن و پشکنینی لۆ ئەنجام دەدرێت. ئێمە هەموو هەفتانیش هەموو ڕۆژانی پێنجشەمە ئەوانەی کەوا سەرپێچیان کردێ ناوەکانیان بڵاو دەکەینەوە. تەوانەوانە سزا دەدێن، سزایەکانیش بریتێ لە
بۆ ماوەی چەند ڕۆژێک دادەخرێت چەند ڕۆژێکی دیاری کراو هەروەها بە بڕەپارەیەکیش بپێ ئەو ڕێنمایانەی کە لەبەردەستە کاری پێ دەکرێتن سزای دارایی دەدرێن غەرامە دەکرێن ئەو بەنزینخانە و لەگەڵ بڵاوکردنەوەی ناوەکانیان بۆ زۆر تاکید لەسەرەوەی دەکەنیانەوە کە کوالیتیەکی باش بیتن هەروەها پێشتن ڕۆژێک وەزارەتی سامانە سروشتەکانیش بڕیارێکی دەرکرد یاخود ڕێگایدا بە هەموو ئەو کۆمپانیانەی کە دەیانەوێ بنزین لە دەرەوە هاوردە بکەن جا لە دەرەوەی عێراقی یاخود لە شارەکانی تری عێراق جادەینە سەر ڕێکاری ڕوبەڕووبوونەوەی کێشەکە بەڵام پێم خۆشە ئەوە بپرسم با لەسەری تێنەپەڕی لەو ماوەی کە هاوین هاتووە هەندێک دنیا گەرم بۆەوە هەروەها لەو ماوەی بە دیاریکراوی کە بنزین گران بۆ چەند بنزینخانەتان سزا داون ئەوانەی کە خاوەنی بنزینخانەکان و بنزین و سوتەمەنی بڵاو دەکەنەوە پێگیرن یاخود نا ئەمە هەفتانە کە ناوەکانیان بڵاو دەکەنەوە طبعاً لە کاتی کە زستان بوو دوایە بەهار ژمارەیان کەمتر بوو بەڵام لەگەڵ هاتنی گەرما ژمارەکەیان زیاتر بوو بەدەیان بەنزینخانەیە بەڕاستی ئەمە هەموو پێنجشەمان کە بڵاوی دەکەینەوە دوا پێنجشەمە کە بڵاومان کردەوە پێش چەند ڕۆژێک نۆ بەنزینخانە لە هەولێر داخران و سزادرابوون ناوەکانیشمان بڵاو کردەوە وەکو باسیشم کرد چەند ئێمە گەرم دابێتن ئەوەندا سەرپێچەکان زیاتر دەبی و بنزینەکەش کێشەی زیاتر دەبی لە بۆ شوفێران لە ماوەی هەفتەیەکدا نەو بنزینخانە ژمارەیەکی زۆرە پێت وایە ئەو سەرپێچیکردنە بۆچی دەگەڕێتەوە ینی هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە ئەکید کە بنزین کەم بی و یاخود کە نرخی بەرز بیتەوە ئەوانەی کە چاویان لە فرت و فێڵە ئەکید باشتر دەپانن هەوڵەکانی خۆیان یاخود ئامانجەکانی خۆیان بە ئامانجە خراپەکانی خۆیان بگەن ئەو فرتفێڵەی کە لە بنزین دەیکەن باشتری و زووتر دەتوانن بیکەن هۆیەکەیەک لە هۆیەکان ئەوەیە ئەگەر بنزین بە کوالیتیەکی باش بڕەکەی زۆر بیتن ڕێگریە کە خۆی لە خۆیدا لەوانەی کە بەو کارە هەڵدەستن بۆ ئێمە لژنەکانیشمان ڕاستپاردووە کە زۆر تون بن بەرام زۆر باشە هەر لە سەرکاری لژنەکان کە بنزینخانەیەک هەیە بۆ نمونە جارێک و دوو جار و سێ جاریش لە لژنەی پشکنین و چاودێری دەرناچێەوە کێشەکە یاخود سەرپێچەکە دووبارە دەبێتەوە بۆچی بە یەک جاری دای ناخەنەما کە کاری بەو شێوازە هەیە و هەروەها لایەنێکی دیکەی پرسیارەکەم پێم خۆشە ئەوە بێت هەندێک لە هاوڵاتیان یاخود شفێران دەڵێن کە کوالەتی بنزین باش نییە مادە یاخود ئاو لەگەڵ بنزین تێکەڵ دەکرێت ئەمە وجودی هەیە وڵی سەرپێچەکان جۆرا و جۆرن ئەو با بڵێن ئەو وێستگانەی بنزین فرۆشتن سەرپێچەکان بەشێکیان دەستکاری بنزین دەکرێت و جا با بڵێنەوانەی کە تایبەتمەندن ئەوانە زیاتر دەزانن خۆی ئەو بنزینەی کە پێویستە بفرۆشێ بە پێی چەند مواسفاتێکە کە وەزارەتی سامانە سروشتەکان دایناوە ئۆکتانەکەی چەندبی یاخود و سلڤەرەکەی چەندی ڕێژەکەی چەندبی ئەوان بەخۆیان دەزانن کە نمونەی وەردەگرن ئەگەر بە پێی ئەو مواسفاتە نەبیتن ئەوە بە سەرپێچی ئەژمار دەکرێت زۆر جار هەیە مەوادی تری لەگەڵ تێکەڵ دەکەن بابەتی ئاویش ئەو حاڵەتانە شەبووە اینجا چ بە قەزبی یاخود بە شێوەیەک بی کەم تەرخەمیەک بی لە بنزینخانەکە کە ئاوی چوبیتە یاخود لە تانکەرەکە ئەو جۆرە حاڵەتانە زۆربەی زۆری ڕوبەڕوومان دەبیتەوە بەڵام ئەوەی گرنگە سزایەکە هەیە بەبێت چاوپۆشی لە هیچ بنزینخانەیەک هەر لیستێک بۆ ئێمە بێتن ئێمە سزای دەدەین لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی هەولێریش ئێمە وەکو قایمقامیە زۆر هاوکاریان زۆر جار هەبووە کە لیژنەکانیان دەچی لەبەرەوەی فەرمانبەری مەدەنینە ڕێگریان لیژنەکان چەند لیژنەتان هەیە و دەتوانن ئەمان کۆنتترۆلی بنگەکانی پێدانی سوتەمەنی بکەن لە تەواوی هەولێر تەواوی بنزینخانەکە بەخۆی ئەکید لیژنەکان ئەگەر بەپێ ئەو پلان و خشتەی خۆیاندایاننا لەبەرەوەی ژماریان بەو شێوەیە نییە کە با بڵێن بەدەیان لیژنەیە چەند لیژنەیەکی کەمن کە بە پەنجەی دەژمێردرێن ئەوانە ناتوانن سەردانی زیاتر لە 400-500 بنزینخانە بکەم بە ماوەیەکی کورت ماوەی پێدەچی بەڵام بە پێی پلان و با بڵێن خشتەی خۆیان ئەوان دەردەچن ئەو لیژنانە هەروەها سکاڵای هاوڵاتیانیش هاوڵاتی زۆر جار پەیوەندیمان پێوە دەکەن ئەوە زۆر لۆ ئێمە باش بووە کەوا لە بنزینخانەیەک بنزینی تێکردووە ئۆتۆمبیلەکەی پەچی کەوتووە ئێمە بە دوای ئەو سکاڵایانە دەچین ناونشانی بنزینخانەکانیان لێ وەردەگرین و دەچین بە شێوەیەکی لە ناکاو بەڵام هەردەم ئاگداری هاوڵاتیانمان کردەوە کەوا ئەگە تووشی هەر کێشەیەکی وابوون ئەگەر بنزینێکی خراپیان تێکرد ئاگداری بنزینخانەکە شوفێرێک کە دەچێتە بنزینخانەیەک بۆ نمونە
مەزینێکی کوالەتی خراپی پێدەدرێ فیلپەمپی دەستە یاخۆ تووشی کێشە دەبێت بە هۆی ئەو بنزینەوە چۆن بگات بە لیژنەکان چۆن بگات بە ئێوە و ئاگادارتان بکاتەوە کە ئەو بنزینە کە لەو بنزینخانە هەیە کوالەتەکەی خراپە یاخود نرخەکەی زیاترە لەوەی کە دانراوە. وڵام باسی حالەتەکان بکەین جار هەبووە لە ناو بابلێن بتڵەکی ئاوی کردێ بنزینەکەی هاوڵاتێکە خۆی هاتووە سەردانیکردنە زۆر جار بە تەلەفۆنی خۆمان ئاگادارمان دەکەنەوە با بڵێن بە تەلەفۆنە تایبەتیەکانی خۆمان زۆر جاری ژمارەمان هەیە هێلی گەرممان هەیە بۆ نمونە لە قایم قامیەت دوو هێلی گەرممان هەیە 0750 222 44 66 0750 222 44 88 ئەو دوو ژمارەیە هاوڵاتی بۆ هەموو کێشێک دەتوانن ئەمە لە هەموو بۆنەکانیش بڵاومان کردەوە دەتوانن ئاگادارمان بکەنەوە نەک تەنها بۆ بابەتی بنزین هەر کێشەیەکیان هەبی لە ڕێستۆرانتێک لە ناو بازار لە شوێنە سەرپێچیەکیان دیت ئاگادارمان دەکەنەوە بەڵام ئەوەی گرنگە ئاگاداری شوێنەکە نەکەنەوە بۆ ئەوەی بەخۆی نەکەوی و بچی بنزینە خراپەکەی بباتن بیگوازیتەوە بنزینەکی باشی لە شوێنی ئەو دانێتن ئێمە ڕاستە خۆ دایان نێرین نمونە وەردەگرین بەپێی پشکنینەکەش بڕیاری لەسەر جۆری سزای زۆر باش لە هەر بنزینخانەیە کە دەچیت لە تابلۆکەیە سێ چوار جۆری سعر و بەهای بنزین نووسراون و جیاوازیەکەیان گەلێک زۆرە بنزینی نۆرماڵ هەیە بنزینی محەسەنمان هەیە و بنزینی سۆپەرمان هەیە پێت وایە ئەم جیاوازیە گەلێک زۆر نییە بۆ بنزین یاخود ئەو بڕی ئۆکتانەی بنزین ڕێک بەو شێوەیە کە سوپەرە یاخود مەحەسەنە یاخود نۆرماڵە چکە شوفێران زۆر جارگری لەوەش دەکەن دەڵێن بنزینی سۆپەرمان جار وا هەیە خستۆتە ئۆتۆمبیلەکانەوە بەڵام بنزینە نۆرماڵەکە باشتر بووە بنمونە ئەمە دوو پاڵاوگەمان هەیە کە بنزین بەرهەمدێنێ پاڵاوگەی کار و پاڵاوگەی لاناس بنزینی ئەو دوو پاڵاوگەیە بەرهەمەکەیان زۆر باشە بەبێ کێشەیە بنزینمان نییە بەڕاستی بەرهەمی بێنین بە ناوی سوپەر و بە ناوی محەسەن و بنزین هەمووی یەک جۆرە بنزینەکە لەو دوو پاڵاوگەیە بەرهەم دێندێ و کێشەی نییە بەڵام ئەوانەی کە بە سوپەر دەیفرۆشن یاخود بە جۆرێکی تر ئەکید مەوادی تری لەگەڵ تێکەڵ دەکەن بەڵام ئەو مەوادانەش زیانی نییە بۆ هاوڵاتیان احتیمالە بنزینەکە خەفیفتر دەکا جۆرە ئۆتۆمبیل هەیە کەوا ئەو بنزینەی تێناکە ئەو بنزینە ژینە ئەو بنزینە تەنهامە ئەو بنزینەی کە لە بەرها هەردوو پاڵاوگەی کار و لاناز بەرهەم دێنرێت دێتە بازارەکان و دەفرۆشتێ ئەوە هەیە ئەوی تر وەکو باسم کرد بە تێکەڵکردنی ئەو مەوادانە یاخود خەفیفکردنی بنزینەکە و کوالێتیەکە خراپ نابی نەخێر بەڵام فیلپەمپی سیارەکە دەست نانە ئەوەی کە دەکرێتە سوپەر و محەسەن ئەوانە کێشیان نابیتن بەڵام ئەوانەی کە نرخیان هەرزانە با بڵێن یاخود لەو نرخێ ئەمە بنزینی حکومی بە 750 دینار دەفرۆشێتن ئەو نرخەکی با بڵێن مەدعومە لەلایەن حکوومەتەوە بە گرانتر دەکردرێتن بەڵام حکوومەت بەزەرەر دەیفرۆشی جگە لە مەسفاکانی لاناز و کار باس یاخود دەنگۆی مەسفای نایاسایی شەبوو پاڵاوگەی نایاسایی ئەمانە ماون پاڵاوگەی یاسایی قۆناغێک بوو ئێستا دەتوانم بڵێم نەپێویستمان بەو پاڵاوگانەما نەکاریشان ماوە قۆناغێک بوو کە ئەو پاڵاوگانە نەبوو ساڵانێکی زوو با بڵێن پێش 10 ساڵ 15 ساڵکەوە واتە بە یەکجاری هەڵگیراون یاخود تیما لە ئاسەواریان مابیتن جۆرە ئیشێک دەکەن وەکو خەزان وەکو ئەوە بەڵام ئەوەی کە پێشووتر هەبوو پێش 10 ساڵ 15 ساڵکەوە بازارەکانی کوردستان اعتیمادی تەواوی لە چۆن بە شێوازی بەشیش دەکەن یانێگە بەڕوونی پێم بڵێ پاڵاوگەی نایاسایی ماوەیان نا یاسایی پاڵاوگەی نایاسایی من لە هەولێر حسایەک کرایە بە پێی ئەو بەرایانەی کە دەرم کرد 116 پاڵاوگە لە 2000 ساڵی 2015 هەبووە لە هەولێر کاری کرد بەڵام ئێستا ئەگەر ئێمە بچین ئەوانەی کە کراوە بن احتیمال لە 3 بن 4 بن ئەوانش لەژێر سەرپەرشتی لیژنەکانی وەزارەتی سامانە سروشتەکان کار دەکەن گازوایل بەرهەم دێنن لەبەر ئەوەی خۆت دەزانی پێویستێکی زۆرمان ئێمە بە گازوایلە بە هەزاران موەلیدە ڕۆژانە کار دەکاتن لە هەولێر بە تایبەت موەلیدەی کە لە گەڕەکان ماوە ئەو پاڵاوگانەی کە نایاسایی پێ دەڵێن ئەوانە بنزین بەرهەم ئەوە زۆر گرنگە با پرسیارێکی دیکەی هاوڵاتیان بکەم کە پاڵاوگەی نایاسایی نییە کۆنتترۆلی دەکەن و لیژنەی چاودێری بە بەردەوامی هەیە سەرچاوەی هاتنی بنزینی خراپ چییە؟ دەستکاریکردنە
ئەجینا ئەو بنزینەکی باشە لەبەرەوەی هەر بڕە بنزینێک لە سنوورەکان ئەگەر داخل بکرێ بەبێ پشکنین داخل ناکرێتن هەر بڕە بنزینە کە باسم کرد لە هەردوو پاڵاوگە کە بەرهەم بهێنرێتن هیچ کێشەی نیە بنزینی زۆر باشە کە دابەش دەکرێت لەسەر بنزینخانەکان بنزینەکان باشە بەڵام خەڵکی تاکەوتاکێ ئەوانە دەستکاری دەکەن هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەتیش بنزین دابین دەکەن بۆ بنزینخانەکان بنزینخانە هەبووە بنزینەکەی خۆی لە کەرتی تایبەت بە نرخێکی کەمتر لەوەی کە حکوومەت پارەداری دەکە ئەو جا دەگاتەوە نرخە بە نرخێکی کەمتر فرۆشتویەتی ئەمە زۆر نرخی کەمتریش دەبتە جێگای شک و گومان وا دەکە لیژنەکان زیاتر چاودێریەکانیان لەسەر ئەو شوێنانەبی لەبەرەوەی نرخی بنزین دیارە نرخەکەی بەچەندە یاخود ئەوەی کە لە دەرەوە دێتن زۆر جار بنزینخانە کە زۆر هەرزان بووە ئەوش جێگای شک و گومان بووە ینی هاوڵاتیش پێویستە لەو بابەتە هەستیار بیتن نەک هەر بنزینە کە زۆر هەرزان بیتن کە بچی لە سیارەکەی بکە و زەرەرەکەی زیاتر بیتن ئەوە دەمێکار باسی کێشە دەکەین و هۆکاری دروستبوونی کەمبوونەوەی بنزین یاخود خراپی کوالەتی بنزین چارەسەرەکەی چییە جەنابتان لە سەرەتای بەرنامە دەتانویست ئاماژە بۆ بکەن کە لە بەغدا بەشی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئەو بڕە بە تەواوی ناگات پێم خۆشە وەڵامی ئەومان بدەیتەوە چارەسەرەکەی طبعا ئاسانکاری پێشکەشکردنە لۆ ئەو بازرگانانەی کە دەیانەوێت بنزین بینن هەموو ئاسانکاریەک دەبێت هەنگاوتان هاوێشتوە دێما بە بەردەوام لە پەیوەندی داینە لەگەڵ وەزارەتی سامانە سوشتەکان لەگەڵ نووسنگەی بەڕێستەرۆکی حکوومەتیش کەوا پێویستە ئاسانکاری تەواو لە بازرگانەکان بکرێتن لۆ ئەوەی کەوا نرخ دابەزێندرێ بنزینەکی کوالێتی باش نرخەکەشی هەوڵەکانمان زیاتر لە ئەوەیە کەوا نرخەکان لێک نزیک بن یاخود نرخەکان جێگیر بیتن ئێمە ماوەک بوو بنزین لە 4,000 دینار بوو بەڵام ماوەی چەند ڕۆژێکە کە هیچتیتەوە ئەو نرخ چۆتەواری جێبەجێکردن بازرگانەکان بنزین دێنن کۆمپانیاکان دەتوانن بچن ئێمە ئەو ڕۆ کە ڕۆژی پێنجشەمەش ئەوانەی پەیوەندیان بە ئێمە کردووە ئاگادارماکردنەوە سەردانی وەزارەت بکەن وەزارەتی سامانە سوشتەکان لەوێ چەند مەرج و ڕێنماییەکی تایبەت بۆ ئەوە دەرکراوە هەر کۆمپانیاگە و مەرجانەی تێدا بیتن ئەکید ڕێگەی پێدەگرێت لەبەر ئەوەی ئەمە نابی واش بکەین کە بڵێن بازارەکان پڕی بنزین بکەین لەسەر حیسابی کوالێتیەکەی بیتن دەبی سەرچاوی ئەو بنزینە دیاربی دەبی لەوەی دڵنیابین کە بنزینەکی کوالێتی باشە زەرەر بە هاوڵاتی ناگەینی زەرەرەکان تەنها مادینینە ئەمە نەخواستە زۆر جار زەرەری گیانیشە بووە کە بنزین یا خصوتەمەنیەکی خراپ بەکار هاتووە لە شوێنێک ئاگرێک دروست بووە خەڵک گیانی لە دەستداوی بۆیە ئەوە زۆر گرنگە کوالێتەکەی کوالێتێکی باش بی دەبی وەزارەت ئاگاداربی و ڕێگە پێدراوی پێشی ئەو بنزینە داخلی بازارەکان بکە ینی بە دیاریکراوی وادەیەک هێدای بنی بڵێ کێشەی بنزین چارەسەر دەبێت هەوڵەکان بەردەوام دەبیتن ئەوە یەک لە خەمەکانی حکوومەتە کەوا نرخی بنزین دابەزیتن نرخی بنزین جێگیر بیتن بنزینێکی کوالێتی باش لە بازارەکان زۆر باشە لە پاڵ کێشەی بنزین کێشەیەکی دیکەشەیە وەکو قایمقامی قەزای ناوەندی هەولێر پێم خۆشە ئەوەش لەگەڵ جەنابتان باز بکەم خانمان ئەوانەی لە ماڵەوەن زیاتر هەستی پێ دەکەن کێشەی کەمی ئاو هەیە هەرچەندە هەندێک هۆکاری سروشتی هەیە با من ئەوە باسکەمیانی هەتا لە هەموو جیهان و بە دیاریکراویش مەسەرن ڕووبارە بەناوبانگەکانی دنیپرۆ ڕایەنی ئەڵمانیا و ئەمانش جاری وا هەیە مەترسی و شکبوونیان لێ دەکرێتەوە کێشەیەکی سروشتی و ئەمە هەیە بەڵام گلەیی لە کەمی ئاو دەکرێت لە هەندێک لە گەڕەکەکانی هەولێر بە تایبەتی کە دەبێتە هاوین بۆچی بە خۆت دەزانی کاریگەریەکانی وشکە ساڵی زۆرن ئێمە باوەڕکە کاک جوتیار کۆڵایی بیر لێ دەدرێ ئێستا لە 500 متر و 600 متریش زیاتر بووە لە کاتێکدا لە ساڵی 2000 باوەڕ ناکەم هیچ بیرەک لە 150 متریش قۆڵاییەکەی زیاتر بیتن لە هەولێر و دەوروبەری هەولێر مە ڕۆژانە بیرمان هەیە وشک دەکاتن پێشتان ڕۆژێک بێ ڕۆژ حەفت بیر وشکی کرد ینی تەحەدیەکی گەورەیە بەڕاستی ڕوبەڕووی هەموو لایەکمان بوویتەوە چ وەکو حکوومەت وەکو هاوڵاتی ئاو سامانێکی نیشتیمانی ئەمە دەبی دەستی پێوە بگرین ئاو بە فیڕۆ نەدەین وەکو حکوومەت لە بۆ ئەو کێشەی کە ئێمە لە هاوین ڕوبەڕوومان دەبتەوە هیچ درێغیەک نەکراوە ستا لۆ مانگەکانی 7 و 8 و 9 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە بڕی 6 ملیار دینار خرج کراوە لە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەم ئاوی لە هەولێر وەکو لێدانی بیری نوێ یاخود
لێدانی با بڵێن عمقی زیاتر ئیبیرەکان شۆڕکردنەوەی بۆڕی زیاتر هەروەها گەیاندنی هێلی کارەبا بۆ بیرانەی کە کارەبای بەردەوامیان ئێمە لە پار ساڵەوە زیاتر لە 250 بیری ئاو لە هەولێر کارەبای لە ڕێگای مۆلیدا ئەهلیەکان لۆ ڕاکێشراوە ئەوە هەمووی پێویستی بە خەرجیە هەمووی پێویستی بە دانانی کێبڵ و قاتع و ئەو جۆرەشتانەیە لیژنەیەکی تایبەتمان پێکی ناوە لۆ بەستانی ئەو بیرانە ئەوەش کاریگەریەکی زۆر باشی هەبووە هەروەها دانانی تۆڕی ئاو لەو شوێنانەی کە ئاویان کەما یاخود ئەو کارانە ئەو کارە هوەریانەی کە پێویستە ئێمە ئاوی هەولێر بە دوو شێوە دابین دەکرێت 150 لە ڕێگای هەرسێ هێلی ئیفراز 1 و 2 3 150 تر لە ڕێگای بیرەکان ئەمە زۆر پێم خۆشە هێلی ئیفراز کە پار کێشەیەکمان هەبوو هێلی ئیفراستێکە چەندین جارشکا ئەو کێشەیەش چارەسەر کرا ئەم ساڵ 2 ملیار و 700 ملیۆن زیاتر خەرج کرا لۆ ئەوەی کەوا ئەو مەسافەیەکە وەکو قۆناغی یەکەم بگۆڕدرێتن لەبەرەوەی بەرنامە و پلانەکەەوەیە هەر هەمووی بە تەواوی بگۆڕدرێتن زۆر لە ئایندەدا ینی پێم خۆشە ئاوا پرسیار بکەم بۆی خەڵکی هاوڵاتیان لە مەترسی وشکە ساڵی و کەماوی تێبگەن ئەگەر بە ئامار پێ بڵێ چەند بیر وشک بووە ئەم ساڵ لە هەولێر چەند بیری نوێتان لێداوە باوەڕکە بەدەیان بیر وشک بووە بەڵام بەدەیان بیری بەدیلیش لێدراوە بەڵام چارەسەری با بڵێن بنەڕەتی لێدانی بیر بەدەیان واتە دەگاتە 100 بیر وانە زیاترە من باسی هەولێر و دەوروبەرت لۆ بکەم هەروەها ڕێژەی ئاو زۆر دابەزیوە باسم لەوەی کردکەوە بیری نۆرمال با بڵێن لە ساڵانی زوو لە 120 مەتریش هەبووە بیر لە 100 مەتریش کەمتر هەبووە 150 مەتر 120 بەڵام ئێستا گەیشتیتە زیاتر لە 600 مەتر ئەوە دابەزینی ڕێژەی ئاوە ئەوە ئەکید دەبی هاوڵاتیش درک بۆی بکات دەست بە ئاوە بگریتن ئەو باخچانەی کە بە زێدەڕۆ دروستکرا بەڕاستیمە ڕۆژانە لەگەر هاوڵاتیانی ژە و کێشانەمانەیە باخچە دروستکراوە بە زێدەڕۆی بە ئاوی شیرن ئاوی ماڵان ئاو دەدرێتن بە بەردەوام تیمەکانی پۆلیسی شارەوانی تیمەکانی شارەوانی خەریکی بڕینی ئەو هێلانەی ئاون تێکدانی باخچەکان دوو ڕووی هەیە تێکدانی سەوزایی و باخچە شتێکی ناخۆشە بەڕاستی بەڵام هاوڵاتیش کە دەبینی بێ ئاوە ئەوە لەوی ناخۆشترە بۆیە چارسەری بنەڕەتی ئەو کێشەی هەولێر جێبەجێکردنی هێلی ئیفرازی چارە کە ئەو کات پێویستمان بە هیچ بیرەکیش نامێنێتن هەموو بیرەکان دادەخرێتن ئەوەش لە پلان و بەرنامەی حکوومەتدایە بەڵام پارەیەک یەکجار زۆری دەوێت ساڵە پێش 10 ساڵیش گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایکی بەریتانی واژوو کرابوو ئێستا تیمەکان یاخود لایەنە پەیوەنددارەکان سەرقاڵی ئەوەنە ئەو کێشەیە چارەسەر بکەن و پرۆژەی ئیفراستار جێبەجێ بکرێتن کەوا گرنجێکی تایبەتی لەلایەن سەرۆکایەتی حکوومەت دەدرێت وەکو چارەسەری داهاتوو وەکو چارەسەری هەمیشەی باس لەوە کرد کە هاوڵاتیانیش بەشێکی زۆری ئاو بە هەدەر دەدەن لە باخچەی ماڵ و لە بەردەرگاوانە بە ئاوی شیرین هاوڵاتی یارمەتی یەکیش نادەنێت و خۆ ئەو بۆڕیەی ئاو کە هاتووە ئەکید ماڵ لە دوای ماڵ دێتن ئەگەر ئەو ماڵی کە پێویستی خۆی دابین کرد پێداویستی خۆی پێش دەرگای نەشوژ یاخود ئۆتۆمبیلی نەشوژ یاخود باخچەی بە زێدەڕۆی دروست نەکرێت بە دڵنیاییەوە ئاو دەگەڵە هاوڵاتی باگلەی لە حکوومەتیش بکەین لە ئیدارەیەوەش بکەین باش ئەو پارک و ئەو کەسکاییەکە ڕاستە پێویستە لە ناو شار بەڵام گەلێک زۆرە و سەوزاییە ئێوە بەچی ئاوی دەدەن بە ئاوی شیرین دەمە بەڕێوبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکانمان هەیە پارکی سامی عەبدوڕەحمانیشمان هەیە ئەو دوو پارکە سەرچاوی تایبەت بەخۆیان هەیە بەڵام ئەویش بیرە ئاوەکەی شیرینە ئەکید سەرچاویانیش بیرە بەدەیان بیر ئەو سەوزاییانە با بڵێن نێوە جەزرەی وەسەتی شەقامەکە بۆ چارەسەریەوە ناکەن کە ئێوەش بە ئاوی شیرن ئاودانیە و سەوزاییەی ناو شار نەکەن ئەکید باسم لەو پرۆژە استراتیجی کرد ئێستا ئێمە ڕێکخراوی جایکای یابانیش بە وا لە قۆناغەکانی سەرەتای تێ کە پرۆژەیەکی ڕیسایکلینی ئاوڕۆی هەولێر با بڵێن لە ناوچەی تووڕە ئەگەر بە کورتی بڵێ ئەوانە کەی دەکەونەواری جێبەجێکردنی ماڵن دەتوانی پێیان بڵێ مەسەلەن بۆ نمونە هاوینی داهاتووە ڕوبەڕووی کەماوی نابنەوە گەر بە کورتیش بێت ئێستاش پێیان دەڵێن ئەمە هەموو هەوڵەکانمان خستی دەگەر لۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی کەم ئاوی نەونەوە 6 لیژنەمان پێکینایە ئەو لیژنانە بە بەردەوام بەپی ئەو دابەشبوونە جوغرافی هەر 6 شارەوانی لە هەولێر بە بەردەوام
لەسەر هێلن مەدانیان لە شوێنەکانن بە ڕۆژانە ئەو شوێنەی کە کەم ئاوی هەبیتن چارەسەری لۆ دۆزرایتەوە کەم ئاوی لێ ڕاستە بەڵام پێویستە حکوومەت هاوڵاتی پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی ئێمە ئەو هاوی نەشتۆ زۆر باشە بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر گەلێک سوپاس بۆ وەڵامەکان بەڵێ بینەرانی میسرانی کوردستان 24 بۆ شێوەیە باسی ڕۆژێ ئەمڕۆمان کۆتایی هات خواتان لەگەڵ